سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش. من ناوم دلێر حەمە ساڵح ناسرە، تا پۆلی پێنجی ئامادەیم خوێندووەواتە پۆلی یانزەی ئێستا وە لە ئێستادا کارمەندی دەستگای گشتی کاروباری مینم و کاری پاکسازی مین دەکەم لە کێڵگەمینەکاندا. من لە ئێستادا بەشداربووی گروپی چواردەی دیبلۆمی وەرگێڕانم لە ئاوە ئەکادیمی وهروە من دانیشتوی شاری پێنجوێنم. ئەمەوە پێتان پێ بڵێم پێش بەشداریکردنم ئاسی ئینگلیزیەکەم ڕاستەکەی باش نەبوو، نەمەتوانی بە باشی بخوێنمەوە، یعنی بە دروستی وشەکان بخوێنمەوە، نەمەتوانی بە دروستی بنووسم و توانای تێگەیشتن و وەرگێڕانم زۆر خراپ بوو، هەنی لە چەند ڕستێکات چەند وشەیەکی کەم تێگەشتم، ئەویش بەهەڵە وەرگێڕانم بۆ کرد. تقریبەنەوە بۆ ماوەی مانگێک و چەند ڕۆژێکە بەردەوامم لە خولەکە لە هەموو ڕۆکانەوە سپاس بۆخوا فەرقم کرۆ زۆر باش بووم، چ لە خوێندنەوە چ لە نووسین و چ لە ئاسی وەرگێڕانیشەوە. من پێم وایە گەر بەتەنها ڕایانانم کردایە، یعنی بە بەراورد بوو مانگ و چەند ڕۆژێک کە من لێرە فێری بووم، ئەگەر بەتەنها ڕایانانم کردایە خۆم بەشداریان خوڵنم وایە بە 6 مانگ بۆ ساڵێک نەگەشتمەوە ئاستی ئێسا. من پێم وایە هەموو کەسێ پێویستی بەوە هەیە زمانی ئینگلیزی بزانێت لە هەر ئاستێکی خوێندن بێەوە لە هەر تەمەنێکا بێت. تەمەنی ڕێگر نییە لە فێربوونی زمان، بەتایبەت زمانی ئینگلیزی لەبەرەوە زمانێکی زۆر زەرورە بۆ ئەمڕۆ پێویستە هەموو کەسێ بیزانێت. وەروە وانەی ڕاستەخۆمان هەیە، وانە ڕاستەخۆکان سوودیان زۆر زۆرە، چونکە دەتوانی ڕاهێنانی باش بکەیت لەگەڵ مامۆستا و خوێندکارە هاوڕێکانت لەوانەکاندا و هەموو ئەو بابەتانی کەلا دروستە بێ و پرسیارانەی کەلا دروستە بێ ڕاستەخۆ توانی پرسیار لە مامۆستایان و لە خوێندکارەکان کەی ڕاستەخۆ وەڵامەکەیت بە شێوەیەکی دروست دەسەکەوێتەوە. وەروایە ئەمەوانەی تۆمارکراومانێوانە تۆمارکراوەکان زۆر باشن، دەتوانی لە هەر کاتێکە بتەوێت تەماشایان بکەیت و سەعی تێدا بکەیواتە بۆ کەسێک گەر ئیشوکاری هەبێ یاوەکو منداڵێکی هەبێت سەرقاڵ بێت یان خێزاندار بێت یان بە کار و کاسپێک و مەژغوڵ بێتوانێ کاتێ دەرفەتێ بڕخسێنێ سەری مۆبایلەکەی بکایان سەری کۆمپیوتەرەکەی بکە سایەکانی بکە هەر کاتێ بێتوانێت سایەکەی بکاتە زۆر کارە ئاسانە. یعنی بەگشتی هەموو مامۆساکان هەموو ستافەکانی خولەکە زۆر هاوکارمانن، ئێمە زۆر سوپاسیانەکەین، خەمخۆری خوێندکارەکانن، ئامانجی سەرەکیانەوەی خوێندکارەکان بگەێنن بۆ ئامانجەی کە بۆی هاتوون کە فێربوونی زمانی ئینگلیزی ینی بە شێوەیەکی دروست. من زۆر سوپاسیانەکەم، هیوای سەرکەوتنیان بۆ خواسم. هیچ پێشنیارێکی نییە بۆ خولەکە بەڕاستی ئەوە خولێکی سەرکەوتووە مامۆسایەکی باش بەڕێزنەوە خەمخۆرن، یعنی دەست چاویان خۆش بێت، هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. پێشنیاری کۆتاییشم بۆ و هاوڕێنی کەیانەوەی بەشداریکەن لەم خولەدا بەڕاستی تا ڕۆژێک زووتر بێن درەنگدە. من خۆزگا چەند ساڵی پێش ئێستا بەهاتمایەتەم خولە، یعنی زۆر شتم لە دەست دەرچوو بۆی نەزانینی زمانی ئینگلیزیەوە. خۆتان نەزان هەموو ژیان لەم ڕۆژەدا بەشێکی ژیان بۆ بە زمانی ئینگلیزی، هەر دەسە بێ بۆەر ئیشێ بۆەر دامەزراندێ بۆەر، یعنی ئەتوێ هەر بچیتە هەر وڵاتێک هەر شوێنێک جێگایەک سەرەکی ترین زمانی ئینگلیزیە پێویستە تۆ بیزانی، شتێک نییە کە نەبی زەروری ژیان نەبێ، وەکو زەروریەکی زۆر زەروریات و لە ژیانە پێویستە فێری ببی. و هیوادارم هەر کەسێک مەجای هەیە توانای هەیە، چونکە توانای ینی ڕێژەماتیەکەیشی بەو شێوەنی یان تەسەورکە کە تۆ فێری زمانەکە بیت لە جێگایەک لە کۆمپانیەک لە شوێنێکە تایم بیت ئەو موچە یەک مانگی ئەو جێگایەتە کە تۆ بەهۆی زمانی ئینگلیزیەکەەوە ئەو موچەی وەردەگریت. هیوادارم هەمووتان سوودی لێ ببین. بەڕاستی ئاوا دەکادیمی ئەمە نەبێتە ڕێکلامی، بەڕاستی یعنی فێرگێ بەمانای کەلیمە بۆ هەر مەبەستێک بچیت فێری دەبیت، چ بۆ خوێندنی زمانی ئینگلیزی بەیان خولەکانی تر بێ. هیوای سەرکەوتنیان بۆ خوازم، دەستان خۆش بێ سەرکەوتوون.